بەشێکیان ئی دەرودراوسێ بەشێکیان ئیم برازە خوارزەکانمانن. بەڵێ دوای هێرشە درۆنیەکەی بۆ سەر گێڵگەی کۆرمۆر کە دوێنێ شەو کاتژمێر 11 ڕوویدا کە بۆ هۆی پچڕانی کارەبای هەرێمی کوردستان بەگشتی کە 180 کارەبا لە سەرتاسەری هەرێمی کوردستان پچڕە. جا ئێستا من لە ماڵی خۆمانم لە ڕاستیدا ئێمە بەهۆی هەبوونی مۆلیدەیەکی بچووکەوە کە ماوەیەکی زۆرە هەمانە لە حاڵەتیەوە بەکارمان دەهێنا. لە ئێستادا لە کاتژمێر 6ەوە ئێمە مۆلیدەکەی خۆمان پێ کردووە. لەو ڕێیەوە توانیمانە بە پێی توانای خۆمان هاوکاری دەرودراوسەکان بین لە شەحنکردنەوەی مۆبایلەکانیان. وەکو دەبینین ئەمە نزیکەی 9 مۆبایلە کە لە ئێستادا چۆن دەڵێ سەرایان گرتووە بۆ ئەوەی شەحن بکرێتەوە. بەشێکیشمان کەمێک پێش ئێستا لە مۆبایلەکان بەڕێ کردووە بەڕاستی. جا ئەمە بەشێکیان ئی دەرودراوسێ بەشێکیان ئیم برازە خوارزەکانمانن کە ئەوانیش بەهۆی نەبوونی کارەبا هاتوونەتە ماڵی ئێمە. مەبەستی من ئەوەیە، پەیامی من ئەوەیە بۆ ئەو کەسانەی کەوە لە ئێستادا کارەبایان هەیە جا بەهۆی مۆلیدەی تایبەتەوە یاخود بەهۆی وزەی خۆرەوە پێویستە هاوکاری دەرودراوسێ و جیرانەکانیان بکەن و کە سوکارەکانیان بکەن ئەوانەی کەوا کارەبایان نییە و پێویستیشان بەوەیەکەوە مۆبایلەکانیان ئایپادەکانیان یان هەر بەرهەمێکی ئەلکترۆنی کە شەحن بکرێتەوە پێویستیان پێ هاوکاریان بن بۆ ئەوەی شەحن بکرێتەوە یا خۆت با بڵێن ئەو کەلوپەلە سەرچیانەی کەوە وەکو ڕووناکەرەوە بەکاردێتن. چونکە ئێمە لەم سات و کاتەدا پێویستە هاوکاری یەکتر بین وەکو ئەرکێکی نیشتیمانی وەکو ئەرکێکی ئینسانیە تاوەکو کارەبای گشتی ئاسایی دەبێتەوە کە بڕیار وایە لە ماوەی 2 ڕۆژدا بە تەواوەتی ئاسایی بێتەوە.